با باڵ نەگرم کچێ چم لێەکەی لەو زیاتر چ بڵێم. شاعر سڵاو لێ بێ ماوەیە کە ئەتبینم لە کۆڕ و کۆبوونەوەکانە بەشداری ئەەکەیت بەخێر بیتەوە. قوربانی تۆ سپاسی تۆکەم ئەڵبەت دنیای شعرەوە دەخوازێت جارێکی کە ئیسماعیل هاوشێوەیە و کەروێشکە ڕەشتاڵی جاران لەنێو پەڵەگەرمەکانی دنیای شعرا بێتەوە ئەو جارەش هاتوومەتەوە بەڵام کەمتر گڕەی دەنگم کەمتر گڕەی شعرم ئەخەمە بەردەم دنیای گوێگر و دنیای بینێر من نامەوێت لە قەرچکی هەڵتۆقی وچم من نامەوێت لە گلکی بن زەوی بچم و نامەوێت لە تەوراسی سەر پەڵگی قەڵەمان بچم دەمەوێ وەک ئیسماعیل ئەمانەتی شعر بە زینەتی خۆی بە جوانی خۆی بگەێنم ئەوە لە لای من مەسەلە من زۆر جار دەپرسن وە گازندەیەوە دەکەن ئیسماعیل زۆر دوورە لە ڕاگەاندن ئیسماعیل بێدەنگە بەڵە بێدەنگم بەڵام بێدەنگیم دەنگە بێدەنگیم بەشێک لە نیعمەتی ئەو شعرانەی کە ئێستا لە پانتای هونەری کوردی تۆ گوێبیستی دەبی من ئەخوازم هاوشێوەی هەر یەک لەو گۆرانیانەی کە لە شعری ئیسماعیل بەدەنگی کۆمەڵی هونەرمەند ڕۆشتووە بەڕاستی سەرگوڵی گۆرانی کوردی بێ و مێژوویەک لە گۆرانی کوردی دروستکە ئەمە بۆ من گرنگە. مامۆستا قسەکانیش لە شعرەتن قوربانە دەم سپاسگوزاری جەنابتم. بەرهەمی تازە چی هەیە؟ بێگومان بەرهەمی تازە زۆرە بەڵام ڕەنگە نەخوازم من لێرەیە تایتەڵ ناونیشان یان ناوی هەر کتێبێک دیوانێک بێنم ئەوەیان دادەنێم بۆ ئەو دەرفەتەی کە ئاوەڕدانەوە لە ڕۆحی ئیسماعیل ئەدرێ و ئاڵیەتی ئیسماعیل هاوشێوەی ئەم هەموو دنکە هەڵوژە هەڵواسراوانەی ئێستا بگەنەوە ناو ئاڵیەتی خوێنەر و جەماوەری دنیای خۆی ئەو دەم دەرکم بەم ئاڵیەتی ئیسماعیل کرد بێگومان ئاڵیەتی زمانی شعری ئیسماعیل بۆ جەماوەرە بۆ خوێنەرە خوێنەر نەبێ ئیسماعیل هیچ نییە گوێگری ئیسماعیل نەبێ ئیسماعیل یەکسانە بە سەفر بەتەمانی کۆڕێکی شعری توزانم شتێکی وامان بۆ بکەی ناشارمەوە خاتونی جان زۆرێک تەمەنایەوەکەن کە ئیسماعیل جارێکی کە ئێوارە کۆڕی شعری خۆی دەست پێ بکاتەوە بەڵام لەکوێ چۆن ئەوەی کە لە لای من گرنگە ئێوارەیەک بێ بەڕاستی بە حەق ئێواری گەڕانەوەی شعر بێ ئەو نیشتیمانە پڕە لە میحنەت ئەو نیشتیمانە پڕە لە کەسەر ئەو نیشتیمانە پڕە لە برسێتی من ناتوانم بە پاڵ برسێتی و بێویقاری خەڵکەوە باز لە زمانی شعرکەم کاتێک دەخوازم شعر بە خەڵک بم بەڕاستی خودی ڕۆحەکە شعری هەڵگۆست بێ لە ناخی خۆیان هەر ئەو دەمانش ئێوارانی شعر جوانە بەڵام تەمەناکەم زۆرێک داوای ئەویان کردووە تەمەناکەم ئێوارەیەک بخۆڵقێنم ئێوارەیەک لە جوانی ئێوارەیەک لە شعر بەڵام کام شعر بڕۆینەوە بەر میحرابی نالی بڕۆینەوە بەر میحرابی چوزانم بڕۆینەوە بەردەم میحرابی مەحوی نالی سافی ڕاجی حەریق سەودایی هەودایی بێسارانی مەولەوی سەیدی با باڵ نەگرم کچێ چم لێەکەی لەو زیاتر چ بڵێم. مامۆستا بە یەکجاری لە کوردستانی شتەجێ بووی؟ جاری لە کوردستانم پێستم لە پێستێ وڵاتە نابێتەوە سێوەرسانی ئەو هەورامانە مەرەکسانی ئیسماعیلە. ویستم پرسیاری ئەو لێ بکەم لەم جەوە خۆشەی هەورامانە شعرێک هەیە ئاوها بە سەریعی بۆمان بڵێیت؟ من ناخوازم ئێستا هیچێک بڵێم بەڵام بەڵێنتان دەمەم لە دەرفەتێکی کەیە کۆمەڵێک شعری تایبەت بە کەناڵەکەتان کۆمەڵە شعری تایبەت بۆ ئێوە دەخوازم لێرەوە دەستکەمەوە بە بڵاوکردنەوە لێرەوە گۆمی بێدەنگیم بشەڵەقێنم لێرەوە ئەو ماسەی هەر وەگە جاران دوور لە ئەو لە ناوشکانیشە ئیسماعیل ڕۆحی شعری خۆی بگێڕێ و بگێڕێ و بگێڕێ. وتمان بابینە لای شۆڕەبیەکەەوە وتە هەستێکی شاعرانە هەیە وتە جاماوە شتیوە ماوە بێگومان هەستی شاعرانە هەستی شعر هەر دەمێنێ بەتایبەت ئەجوای شعر وەختێکە تۆ دەیتە ئێرە ئێستا منێک بۆ خۆم وەختێکە سەیری گەڵای ئەم هەنجیرە ئەەکەم سێوەری کەوتوەتە ناو ئاو کوتومت هەستەکەم گەڵای هەر هەنجیرێ زمانێکە شعرێکە لە ڕۆحی ئیسماعیل لە جەستەی ئیسماعیل کەوتوتە ناو ئەم گۆمە لەم گۆماوە لە بن ئەم شۆڕەبیە تۆ ناتوانانی بڵێ من ئیدراکی شعریم نییە لێرە عیشق ئەخڵقێ بەڵام یانەوێران خۆم عیشق کوە ئەمە گرفتەک هەیە من تەمەناکەم ئەم نیشتیمانە سەوز بێ بە عیشق ئەم نیشتیمانە سەوز بێ بە جوانی ئەم نیشتیمانە سەوز بێ بە محرابی زمانی ئەدەبیات کام زمان کام ئەدەبیات ئەو جۆرەی کە بەڕاستی شعر لە دەرگای ڕۆحەدا من ناتوانم وەک هەندێک لەو قەڵەمانە حورمەتم هەیە تەنها بە هەڵڕشتنی کۆمەڵێک وشە بە هەڵڕشتن و کەڵکردنی کۆمەڵێک دێر ناوی بنێم ئەبیاتی شعر ئەبیاتی شعری ئیسماعیل وەک ئەوەی ڕۆیشتووە هەر دەبێ وابێ. جاویستم پرسیاری ئەم شاعیرە تازانەت لێ بکەم
متابعیان ئەەکەی شعرەکانیان خوێنیتەوە پێت چۆنن؟ دەزانی من هەمیشە ئەڵێم هیچ قۆناغێک نییە لە ژیاندا بەرهەمی قەڵەمی تازەی تێ نەکەوێ و قەڵەمی جوانی تیانە بێ. ڕەنگە ئێستا من بۆ خۆم بەش بەحاڵ زۆر جار ئەگەرچی من دوورم لە دنیای سوۆشیال میدیا دوورم لەوە، بەڵام ناوە لە ڕێگەی خوێندنەوەی هەندێک لەو برادرانە یا لە ڕێگەی هەندێک نامیلکەی شعری کە بەردەست دەکەوندیان خوێنیەوە، قەڵەمی ناوازت هەیە، قەڵەمی جوانت هەیە، وێنی جوانت هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تێبینی هەیە. ئێمەش لە قۆناغی ئەواندا بێگومان بێ تێبینی نەبووین، بێ سرنج نەبووین، بەڵام توانیمان دەرگای سەلی قبوون لە زمان، دەرگای سەلی قبوون لە خەیاڵ بکەیتەوە، چونکە مەسەلەی شعر بەتەنها زمانێکی ئاسایی نییە. ئەو سحرەی کە ئاڵ و گۆڕ لە نێوان دنیای شعر دەکا ئەوەیە کە تۆ بتانی زمانی ئاسایی بخەیتە ئەو دیوی سحری گوتنەوە. بێگومان ئەم سحری گوتنە بریتێ لە خەیاڵ، بریتێ لە دراما، بریتێ لە هەیکەل، بریتێ لە خەیاڵ نەبێت تۆ هیچێکت پێ ناکرێ. ڕەنگە من هەر ئێستا دوای تەواوبوونی ئەم دیدارە خەیاڵێکم بێ ئەوەی سەیری سەر و سیمە و ڕوخساری بەڕامبەرەکەم کەم لە لای من خەلق بوو بێ. ئەمما چۆن ئەبیان بۆ من جێبێڵن باشە لەوە زیاتر لە کاتان ناگرم. حرمەت ئێمەش لەوە زیاتر لە کاتە ناگرین. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵەکەتان.